ئەمە یەکەم نقطەم جارێکە تۆ وتوتە کوردی کە من ئەڵێم گوایە کوردی مرتد و کورد مرتدن و کوردەکانم بە مرتددانەوە ئەمە یەکەم درۆیە، دووهەم ئیفتیرایە، سێهەم چاواشەکاریە، چوارەم گومڕاییکردنی خەڵکیە، پێنجەم خۆبردنە پێشەوەیە لە دەسەڵات و لە ئەهلی کوفر وەلەو سوێندیژە خۆی ئەڵێ بۆ مەبەستە نەموتووە و من بە شەخسیش بڕوان بە سوێندەکانت نییە چونکە ئەزانم چۆنت سنوور بەزاندووە. ئەگەر سنووریش ببەزێنی باسی سنووریژەکەم ئەم دێڕێی ئەخیریشم 5 کەس لێی تێگا من و جەنابەت و دووسێ کەسی تر کە تۆ ئەم دارەی کردوتە بە شارە زەردەواڵەیە ئەبێ بیچێژی نەتیجەکەی. من وەڵامی ئەمانەت هەمووی دێڕ بە دێڕە دەمەوە. ئەی جیهادەکە بۆ ناحی خەوارج کە تۆ منت خستە قاڵبی خەوارج و تۆ خۆشت دەزانی کە خەوارج نەبوو چونکە تۆ خۆت لەم شریتەی دواییتە لە مقابلەکەی دواییتە باسی لە هیئێنارتی ئەڵێ بەڵێ ئەوەی کە پیشانی دا میثاقی جەماعەی ئیسلامی و باسی عەقیدەکە ئەکا و باسیەوە کە ئەژڵەی کوڕڕاستەیەکی بچووک بەقەدەر لە پی دەست کە ڕاستیش ناکەی چونکە کتێبەکە خۆی 327 لاپەڕەیە. ئێمە کە تەنازولمان بۆ ئەمریکا و ئەوروپا و نەرویج و مخابراتی دەوڵەتان نەکردووە، ئێمە کە لە ناو ئیخوانە گەورە بووین و هەڵەکانی ئیخوان بە زەقی بە حکووم منهەجە خەینەوە پێشچاو، شەرممان لە هیچ کەسێ نەکردووە لە ڕوونکردنەوەی منهەجی ئیبن تەیمیە و منهەجی سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ باشدا ئەبەزینە منهەجەکەی تۆش بە حەول و قووەتی خوای گەورە بۆ دێمە سەر مناقەشەکردن. ئەگەر جورئەتیشت بوو خۆشت بە عالم زانی و لە بەرچاوی هەموو خەڵکی بڵاویەکەمەوە من ئامادەم مناقەشەی ئەم تەوحیدی حاکمیەتت لەگەڵا دامەزرێنم لەو شوێنەی پێت خۆشە، لەو کەناڵە تەلەڤیزیۆنەی هەڵیەبژێری، لەو شێوە ئیتیساڵی کە ئەتوێ لە بینی من و جەنابتا ڕوو بدا بۆ ئەوەی بیشی سەلمێنم بۆت کە خوای پەروەردگارە فەرمێ والله يحكم لا معقب لحكمه لە بەرامبەریشیا فەرمێ ئەم لەهم شورەکاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله هەردووکی بەرامبەر بە یەکترن. ئەمە مافی خوای پەروەردگارە لە تەوحیدی حاکمیەت، ئەوەش مافی مشریکینە کە داویانە بە خۆیان لە مەجالی تەشریع دروستکردنە. ئەوە تۆی کە لێی تێنەگەیشتووی ئەگەر جورئەتت بوو علمیشت بوو بوێر بووی توانیت کەو بەرامبەر کەو بخوێنێ فەرموو وەرە مەیدان و بە مناقەشەی تەوحیدی حاکمیەتەکە یا هەر شتێکی تر لە مەسەلەی ئیمان و کوفر و حاکمیەت و جیهادە لەگەڵ تا باسی بکەم لەگەڵ خۆت یا لەگەڵ ئەربابانی خۆت و شیوخەکانی خۆتە. ئەوەش غرورێک نییە لە منەوە پێت بڵێمەوە، ئەوە اعتمادکردنە سەر ئەو دەلیلە شەرعیانەیە کە پیان مقتەنیعم. برا خۆ تۆ مسڵمانی سبەینە من و تۆ هەردووکمان خوای گەورە بە ڕوڕەشیەمان وەستێنە تۆ لە دادگای خۆیە تۆ لە پێناوی چیان گومڕاییانە دروست دەکەی. جوابی دەلیلەکانی ئێمە بدەرەوە نەک بێ ئەوە چاواشەکاریانە 13 جار بڵێ وەڵاڵێ کوردی مرتد کە نەشم وتووە ئاخرەمت گومڕاییەکی زۆر گەورەیە. ئەوە ئینشاءڵڵا جوابی ئەوانت بە پشتیوانی خوای گەورە دەمەوە بەڵام ئەوەش بزانە تۆ پیاوی ئەو مەیدانەش نیبێ بەرامبەر بە ئێمە بوەستی کە ئێمە بەرامبەر بە ئەمریکا و غەرب زۆر جوانێرانە ئەوەستینەوە لە ڕووی فکر بەرامبەر حەزارەت و فەلسەفەیان، لە ڕووی قیەمی ئەخلاقی بەرامبەر قیەمی علمانیەتیان، لە ڕووی جان بەختکردن لە پێناوی دینەکەمانە بۆ سەرخستنی بۆ ڕەتکردنەوەی ئەو علمانیەتە کوفر و ئیلحادەی 200 ساڵە گەمە بە مەسیری ئومەتەکەمانەکە.